بۆ یەکەم جارە لە عێراق و هەرێمی کوردستان کارگەیەکی تایبەت بە دروستکردنی جامانە یاخود جەمەدانە دروست دەکرێت. لەو بارەیەوە هاوکارمان بڕیار ئەزلایفێکی بۆ ئامادەکردوین، با بینەری بین. بەڵێ بەیانی ئێوەش باش دیارە بۆ یەکەم جار لە عێراق و هەرێمی کوردستان کارگەیەکی تایبەت بە دروستکردنی جەمەدانی یاخود جامانە لە هەر ناوچەیەک و شێوازێکی پێدەڵێن لە هەولێر دامەزراوە. ئەو کارگەیە ڕۆژانە ژمارەیەکی زۆری جەمەدانی کە لە لای کوردەواری خۆمان هەر کاتێکە پیاوان زلی کوردی لە بەردەکان ڕاستەوخۆ بیر لەوە دەکەنەوە کە جەمەدانیەک یاخود زامانەیەکیش لەگەڵی ببەستن. جا بۆ یەکەم جار ئەو کارگەی لێرە دروست کراوە وەکو ئێستا دەیبینن. ئەمە ئێستا یەکێکە لەو کارگانە لە هەرێمی کوردستان و لە عێراق یەکەم کارگەیە تایبەت بە دروستکردنی جەمەدانی دروست کراوە. دەمەوێت لەگەڵ خاوەنەکەی قسە بکەم. سلااوت لێبێ پێم بڵێ ئەمە ئەو کارگەیە چۆن بیرتان کردەوە کارگەیەکی وادا بمەزرێنن وە لە ساڵی چەند کارگەیە دروست کراوە؟ بەڵێ ئەزیزم ئەمنە هەر لە پاش ئینتیفازەی ئەو ئیشەم دەکرد. مێزم هەبوو، عەزم لە ئیشەکەی خۆم بوو زۆر. دوای بوومە جوملەچی وەکالەم لە دیمەشق وەگرت، وەکالەی عامەم لە دیمەشق وەگرت ئی هەموو هەولێرێ. ئەو کاتەی وەکالەی هەموو شارەکان هەبوو، ئەمن وەکالەی هەولێرێم وەگرت. عەمەنەوتە لە سلێمانی وەکالەی سلێمانی وەگرت. باشە بەڕێزم ئەو ئیشە ئەوها ئاسان نەبوو. یعنی ئەمن ئیشی 100 ساڵی دەوڵەتی عەرەبیم هینا ئێرە دامەزران، ئیشی 100 ساڵی و ئیشەکەش ئەمە دەبا هە لە حەرەبان بکڕین. عەزم چووە ئیشەکەم بە خۆم دامەزران. واتە پێشووتر ئێوە کاتێککە زۆر جار لە بۆنە و لەوەکان کوردەواری دەمانبینی خەڵکی و ئێستاش خۆت ئەو جەمەدانی کە لەسەرتە پێشووتر لە وڵاتانی عەرەبی ئەو دەتانهێنا. بەڵێ لە وڵاتی عەرەبی لە سین دروستمان دەکرد. لەو جیانەدا دەمەزرێت. جەمەدانیش هەموو معنای تێدایە. مەسەڵەن ئێستا منە ماوەکان کە لە گۆگڵی لێمدا سۆمەڕیم دروست کرد، سۆمەڕی نەجەفیە، یعنی لە بۆ نەجەف و کەربەلام ناردیە. ئەشیاکەم زۆر لە سین و لە دەرەکی باشترە. بەس داوا دەکەم لە ڕێنگۆوە با ئیتیمان بە شتی خۆمانە بدەین، با خۆماڵی بین، با بۆ خۆمان بژین. ڕۆژانە لە ڕێگای و ئامێرانەوە چەند کرێکار کار دەکەن و چەند جەمەدانی دروست دەکەن؟ لە سەعاتەشی 3 جەمەدانی لە بۆی ڕستن و چنینە. ئەمن پرۆژەکەم زۆر گەورەیە. پرۆژەی مەسەلەن ئەو خێتانێک کە عازر دەکەم پێی دەرێن مەتوایە بە عەرەبی، عازری دەکەم هەر مەتوایەشی لۆ 170 دەرزەن جەمەدانی عازر دەکەم. لە مانگێکە چەند جەمەدانی دروست دەکەین؟ لە مانگەکە تقریبان ڕۆژێ 120 دانەی دروست دەکەین. لەبەرەوەی عەدەدی مەچینەمان کەمە، بەس عەدەدی مەشروعمان زۆرە لۆ ئیشکردنێ. مەسەڵەن نەکە لۆ جەمەدانی، لۆ خاولی بگەڕای، لۆ قماشی شمەشی ژنان بڕۆ. بەس ئەگەر بێت و یعنی حکوومەتی هەرێم یارمەتیمان بدا ئەمە ئەو پرۆژەیە شمەکی ئەو خیبرەیە من هینایتم و لە دەوڵەتی عەرەبی داوایان لێ کردیمە کە بڕۆم ئیش بکەم، لەوەی ئیش بکەم لەبەرەوەی ئیشەشی زۆر میهماوە. ئەوها بە ئاسان نییە. یعنی ئەمە سارێک و 6 مانگە بەس هەتا دامەزراندیە، 18 سەعات ئیشم کردیە. ئەو مەعمەلە هەر وەچی وەی بۆ لە عاویەکی بووە قڵقڵ هینایت مێرە بەستایتم. چەند کرێکار لەو کارگەیە تۆ ئیش بەنسبەت کرێکار 4 کرێکار ئیش دەکاتن. کرێکارەکان یەکیان مسڕیە مەکانیکیە. ئەگەر مسڕی نەبی ئەوانە نازانن، حتا سووریش لە مەچینەیمە نازانن. لەبەرەوەی مەچینەیمە متەتەوڕە، کۆمپیوتەرە. مەچینەی تورکیا و سووریا و ئەوانە دەنجی زۆرە، بەس ئەوەی من دەبینی دەنجیوەکی ڕاقسەی وایە، ئەوها سک دەیکاتن. لە کۆتاییدا دەتەوێت چ پەیامێک بگەینیت وە داواکاریت چییە؟ وەڵی داواکاریم ئەوەیە کە حکوومەتی هەرێم نەک برێم لە بە خۆم وەدەرێم، لە بە خۆم نا، بەس لە بە مەسلحەتی خۆم قسام بکەم. یعنی حکوومەتی هەرێم هاوکاریەکی زۆر باشی من بکە، لەبەرەوەی ئەم خەڵکەکی خۆمانە فێرە و ئیشە دەکەم. پێویست ناکە ئەمە بچینە دەوڵەتی دەرەکی ئەشیای بکڕین و زۆر بە کوالیتێکی بەرزتر و بەبێەوە یەک قڵە لایلۆنی تێدابی. یعنی ئێستا من تەعەدا دەکەم ئەو جەمەدانی من یەک لایلۆنی تێدا نیە. زۆر لە ئەزنەبی باشترە. ئەمە لێرە بە 5,000 دەدەم. ئەو جەمەدانی من لە سعودیا عینەن ئەو جەمەدانیە
عقلی بە 20 دلاری دەفرۆشی بە منی گوتی وەرە شەراکەت لەگەر دەکەم ئەتو کو ئەو فکرەت هاتە مێشی لە سعودیای تەلەفۆنیان لۆ کردیمە لە قەتەر تەلەفۆنیان لۆ کردیمە لە کوێت تەلەفۆنیان لۆ کردیمە لەبەر تیکتۆکەکەم هەیە زۆر داوام لە ئیزاعەکان دەکرد نازانم جوای بەچی وایە نەدەدامەوە زۆر سپاسینگۆ دەکەم کە هاتن کەواتە پەیامێکی تێ بۆ کورسات بۆ یەکەم جار بەسەری کردی بەڵێ زۆر سپاس ئەو پەیامەمەوە لۆ کورسات ئیزاعەشی زۆر پێشکەوتووە جەماوەرەشی زۆری هەیە دەستان خۆشبی یاخوا زۆر سپاسان دەکەم پێخۆشحاڵم کە ئەنگۆ بە خەڵکیت کە ڕابگەینن و ئەوان کەس چاوەکمان پێ بخشێنەوە سەرکەوتوو بی دەست خۆش بێ ئەوەی جێبیست بوون ئەمە کاک ساڵحە خاوەنی کارگەکەیە وەکو باسی کرد بۆ یەکەم جارە لە عێراق و لە هەرێمی کوردستان کارگێشی خۆمانی دروست بکەن لە بری ئەوەی کە وەکوتم جەمەدانی لە وڵاتانی دیکە بهێن هەرێمی کوردستان و نرخەکەی گرانتر بێتون و کولفەیەکی زیاتری تێ بچێت بەڵام ئەمە لێرە ئەو کارگەیە دروست کراوە و توانای هەیە جگەلەوەی کە پێداویستیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان پڕ دەکاتەوە بەڵکو کار بۆ ئەوەش دەکەن ینی بۆ وڵاتانی دیکەش جەمەدانی هەنار دەبکەن